له هولندا ji bo cara yekemîn birayîna 27 saliya kimyabaranekirina Helebcê bi awayekê fermî hat zîndîkirin. دوای دانانی پێکەری عومەری خاوەر لە نێو بارەگای چەکی قەدەغەکراو لە جیهان یەکەم ساڵە ئەم بیرەوەریە لەسەر پەیکەرەکە دێتە بیرئانین. لێرە بەشێکی بەرچاو لە پارت و هێزە سیاسەکانی تەواوی بەشەکانی کوردستان و چەند پەرلەمانتارێکی هۆڵندی و کوردانی نیشتەجێی هۆڵندا و بەلژیکا ئامادەی بیرەوەریەکە بوون. لە پاڵ ئەمانیشدا چەند قوربانیەکی کیمیابارانی هەڵەبجە بەشدار ببوون. ئەوان دەڵێن دانانی ئەم پەیکەرە تا ڕادەیە قەرەبوویەکی دەرونی و دڵنەواییشە بۆ کەسوکاری قوربانیانی هەڵەبجە. گرنگە کە ڕێوڕسمی یادکردنەوەی شەهیدەکانمان هەموو یەک بین بۆ هەموو ناحەیەک بە تایبەتی لە ناحەی دەرونیەوە بایەخدانێکی زۆرە بۆ ئەو شەهیدانە سەبووریەکە بۆ کەسوکاریان ساڕشکردنیەکی دەرونیە بۆ برینەکانیان کە تا ئێستش خوێنی لێ ئەڕوات. ئەمە یەکەم ساڵە بەو شێوەیە بە شێوەیەکی ڕسمی بێنە سەر منەمەندی هەڵەبجە لە دەنهاق ئەم یادە بکەینەوە. زۆر پێ خۆشحاڵین و زۆر ئومێدبەخشێکەوەی کەمێک لە برینەکانمان ساڕژ دەبێت وەکو برینداریەک و کەسوکاری شەهیدانی هەڵەبجە. دانانی پەیکەری عومەری خاوەر لەم شوێنە جیهانی و نێودەوڵەتیە کوردانی زیادە دڵخۆش کردووە بە کارێکی گرنگی مێژووی دەزانن. شانازیەکی gelek mezin e. Em gerek Kurd rastî wî peykerê biparêzin, xwedî derkevin. Ew ez dibim va peyker li Denhaq bajarekî internasyonal e û ew peyker li vir remza me Kurdan e. هاوڵاتیانی کوردی نیشتەجێی هۆڵندا گلەی ئەوە دەکەن کە تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەنددار لە یادکردنەوەکەدا هاوکاریان نەکردوون. دەیانەوێت لە ساڵانی داهاتوودا لەگەڵ وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفالکراوان بە هەمانگی یەکتر یادەکە بکەنەوە. بەڕاستی ئەوەیە کەمە هەموو ساڵێک لە جوهد و لە مادووبوونی خۆمان کارەکە ئەەکەین بەڵام هاوکاریەکی مادیمان نیە بۆ یادکردنەوەکە بۆ کاروباری لۆجستی بەڕاستی هەموو ساڵ لە وەکو شخص کارەکانەکەن هیوادارین حکوومەتی هەرێم پەیامەکەمان ببینێ. لە بیرەوەریەکەدا چەندین وتار و پەخشان و هۆنراوە خوێنرانەوە. تێکرا باسییان لەو تاوانە وجدان هەژێ نەکرد کە ڕژێمی بەعسە ساڵی 1970 دەرهاق بە خەڵکی سیڤیلی پارێزگای هەڵەبجە کرد و تێیدا 5,000 لە دانیشتوانی هەڵەبجە بەهۆیەوە ژیانیان لەدەستدا و شەهید بوون. ئەم شوێنەی کە پەیکەری عومەری خاوەری لێدانراوە دەکەوێتەوە باخچەی پشتەوەی ڕێکخراوی نێشتنی چەکە کیمیاوی لە جیهاندا کە ئەم شوێنە زۆرێک لە هاوڵاتیانی کوردستانیانی لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی دانیشتووی وڵاتی هۆڵندای خۆشحاڵ کردووە. بەڵام لە هەمان کاتدا گلەی لەوە دەکەن کە ئەو شوێنەی مۆنۆمنتەکەی لێدانراوە شوێنێکی پێچە و بەرچاو نییە. لە لەهای بەرگەشت ئاکرەی کوردستان تیڤی.